بەهۆی بایکۆتی هۆڵەکانی خوێندن و دواکەوتنی پرۆسەی خوێندنەوە زیانێکی زۆر بە پرۆسەی خوێندنی ئەم ساڵی قوتابیان گەیشتووە. دایک و باوکی قوتابیان دەڵێن پێویستە داواکاری مامۆستایان جێبەجێ بکرێت و حکومەت لەوە زیاتر زیان بە پرۆسەی خوێندن نەگەێنێت. من بۆ خۆم چوار مناڵم هەیە بێگومان کاتێک هەمووی دوا ئەکەون لە خوێندن بە تاتی مناڵکە پۆلیەکی سەرەتایی بێ ماوەیەکی زۆر دواکە فێر نابێت بە هەمانش و هەموو قوتابەکانتر ئەبینی کەوا لە پرۆسی خوێند دواکەون و پێویستە بە زووترین کات دەسەڵاتداران ماف و حەق و شایستەی مامۆستان بگوێتنەوە بۆی کەوانیش دەستکردنەوە بە دەوام و توانن لەوە زیاتر قوتابیان زەرمەند نەبن. وەڵاهی بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە هەم بۆ قوتابی هەم بۆ دایک و باوکی قوتابی مانگرتنی مامۆستایان و کەمتەر خەمی حکوومەت زەربەیەکی زۆری لە خێزانەکان داوە لە قوتابی داوە لە دایک و باوکی قوتابی داوە بەڕاستی وای لێ کردووە تەلەبە دڵی بە خوێندن خۆش نەمێنێ وازدە خوێندن بێنێ خوێندنی بەلاوە گرنگ نەبێ ئەوتمان تا ئێستا تاعینات نییە و خەڵک تاعین ناکرێت و بەم شێوەیە ئەوشمان بەڕێ کرد بەڵام ئێستا دەرگای مەکتەبەکان تا ئێستا نەکراوەتەوە ئەوە ئەویا لە 15ەوە دەرگای قوتابخانەکان بڕووی قوتابیانە بکرایەوە. مانگ یەکتێ پڕی بەسەر بایکۆتی هۆڵەکانی خوێندن و تا ئێستا حکومەت باکی نییە بە پەکەوتنی پرۆسی خوێندن. مامۆستایان دەڵێن ئەم دۆخی ئێستا پەروەدەی پێدا تێپەڕ دەبێت لە هەر وڵاتێکی دیکە بووە وەزیری پەروەدەکەی هیچ نەبێت دەستی لە کار دەکێشایەوە. هەمووەکو حکومەت هەمووەکو وەزارەت زۆر خەمساردن لەسەر ئەم پرۆسەیە ینی لە کوێی دنیا هەیە مانگێک دەوامی خوێندن ڕابگیرێ بەڵام حکومەت و وەزارەت زۆر خەمساردانە زۆر نامەسئولانە مامەڵە بکەن ینی لە هەر شوێنێکی دنیا بواە ئێستا ئەبوو وەزیری پەروەردە لایەنی کەم وەزیری پەروەردە دەستی لە کار بکێشات و ئیستیقالی بکردایە بەڵام بەداخەوە لەم وڵاتەی ئێمە ئەڵەی نەبایان دیوە نەبۆران. تۆ بڕات بە دوا ڕۆژێک نییە ئەی زمان ئەی هاوزمان نین ئەی لێک خاکە ناژین ئەی تۆ خەمی ئەمەد نییە ئێ باشە بەبوونی منەوە تۆ هەیە بە منی نیشتیمانە تو چیت یعنی ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی نەبێ ئەگەر منێکی مامۆستا قوتابیەک نەبێت تۆ بوونت چییە ینی یعنی لە دنیا سیاسیەکان سوالەکەم بۆ هاوڵاتیەکانی ئەمە هاوڵات سیاسیەکانی ئەمە هاوڵاتەکان سوتە سەر سوال وای لێ کردو هاوڵاتی تۆ بابە چیرۆکی کۆتا بۆ بژێرمەوە چە قسەکانم درێژێکە بەڵامەڵی قسە دڵمان پڕە بەڕاستی خەممان هەیە یعنی من پێرێک غاز فرۆشەکەی لای ماڵم هادووتی قسەمان کرد گفتوگە وتی مامۆسازانی دوێنێ مامۆسایەک تەلەفۆنی بۆ کردوون خۆ بە پرۆزانەوە نیە کاک بکڕوزێنشەوە موچەیەکمان هەیە خۆ حەقی خۆمانە وتی هاتۆتی کاک فڵانە کەس سێ بتڵمەیە دوانیانە فرۆشم وتم ئاخر بۆچی وتی ئەی چی بکەم کاک 7-8,000 بۆ کەس هەفتەیەکی پێ بەڕێیەکەم. باز لەوە دەکرێت تا ئێستا حکومەت جگە لە فشار هیچ هەوڵێکی دیکەی نەداوە بە ئاڕاستەی چارەسەرکردنی گرفتەکانی پەروەدە و مامۆستایان. لەلایەکی دیکەشەوە دەیانەوێت لە ڕێگەی جوڵاندنی هەست و سۆزەوە مامۆستایان بخرێنە ژێر فشارەوە بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.